یعنی چی بۆ خۆتان ئاوا دەکەن و ژیانی ئێمەش تاڵ دەکەن هەر بەجددی بۆ وا دەکەن بۆچی لە ئێمە عیبێ و لە ئێوە مۆدەیە ئەگەر یاسایەک خۆتان داتان ناوە ناتوانن جێبەجێیکەن بۆ بەسەر ئێمەیدا فەڕز دەکەن بۆ ئەگەر یاساکەشتان جێبەجێ نەکەین و دەمان کوژن و دەمان بڕن ئەو ماوەیە ئەم ڤیددیوی لە ئێران زۆر بەربڵاو خەڵکیش ڕخنەی زۆر لەسەر ڤیددیۆکە دەگرن ئەم پیاوەی کە لە وێنەکە دەردەکەوێت لە ڤیددیۆکە دەردەکەوێت عەلی شامخانیە ڕاوێژکاری باڵای ئێرانە و ئەوەی تەنیشتیشی کچەکەیەتی کە وەک دەبینن شان و ملی ڕوت کردو کاک عەلیش زۆر مسەیتەر و نوعاگە وەستاوە بە خەیاڵیدا نایە جام ئاهەنگە لە کوێش کراوە لە وتێلێکی ڕاقی شاری تاران کراوە و لە هەمان کاتدا ئەم ڤیددیۆش کۆنە هی ساڵ و نیوێک لەمەوبەرە بەڵام بۆچی ئێستا تازە کراوەتەوە باسی لێوە دەکرێت و ڕخنەی زۆری لێ دەگیرێت لەبەر ئەوەی حکومەتی ئێران بڕیاری داوە یاسای باڵەپۆشی تونتر بکاتەوە بۆ ئەم مەبەستەش 800,000 پۆلیسی ئەخلاقی چالاک کردوتەوە خەڵکەکەش دەڵێن کاکە سێری خۆتان کەن خۆتان بەم جۆرە ڕەفتار دەکەن بەم جۆرە ژیان دەکەن ئەم یاسایانەشتان بۆ ئێمە داناوە ئەگەر یاساکانیشتان جێبەجێ نەکەین دەمان کوژن و دەمان بڕن جوانترین نمونەشمان بۆ ئەم بابەتە ژینا ئەمینیە مادام خۆتان کە ناتوانن یاساکان جێبەجێ بکەن بۆ بەسۆر بەسەر ئێمەدا دەبڕێن و پێمان جێبەجێ دەکەن جا بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە سەردانی 964.key ئاردی بکەن لەوێ ورد و درشتی بابەتەکە دانراوە